گەوران و بیسەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆژ من جەلال گۆڵەیم ڕۆژی یەکشەمە کە هەموو یەکشەمەیە بەرنامەی تایبەتم لەگەڵ هونەرمەندانە هەیە لە بەرنامەی دیداری هونەرمەندان. سڵاوی خوای گەورەتان لێبێ، هیوادارم هەموو لایە لەش ساغ بێ، هیوادارم ئیشەڵا کوردستانێکی ئارام و شارێکی سەقامگیر. ئەمڕۆ من چوومەوە گەرمەسێر. جا ئەم جەلال گۆڵەیە وەکو وتم هەموو جارێڵێم من فەخری پێوەکەم کە پێنجێنیم، بەڵام حەزمە کرد دەمارێکیشم گەرمیانی بێچکا من لەگەڵ گەرمیانەکانە هەم تێکەڵم هەم حرمەتم بۆیان هەیە، ڕەفیقی ڕاوم زۆرە لە گەرمیان. ئەم شەویش هەر لەو منتیقەی گەرمەسێرە بووم. ڕێز و خۆشەویستی جەلال گۆڵەی قبوڵ بکەن. ئەمڕۆ من لەگەڵ هونەرمەندی ئەزیز، لەگەڵ هونەرمەندی دێرین، لەگەڵ ئەو هونەرمەندەی ماشەڵای لێبێ کە هەروەکو خۆیەتی یاخوا هەزار ماشەڵای لێبێ عامر چاوشین لە کەرکووکی قودسی کوردستانەوە. کاکە عامر زۆر بەخێر بی. سەلامەت بی، خۆش بی ئاخۆ. منیش پێشەکی دەستخۆشی لە تۆکەم و لە ستافی کەناڵەکەتانەکەم و خۆشحاڵم کە ئەمڕۆ هاتوومەتە خزمەتیەوە و خزمەت لە ئێمە خۆزگە دوێنێش لەگەڵ تا بوومای لە داوەتەکە بۆ ئەم جارە 10 ڕۆژ 15 ڕۆژترەچینەوە لەوە دڵنیا بە هەردووکتانەڵێم بەخۆ یاخوا بەخێر بی. دڵەکەی گەڕیان ئەو کەسەی کە لە ڕادیۆی بابانەوە لەگەڵمانە بووە هەتا ئێستا بەردەوامە بەخۆ بەخش کە من ئەتوانم بڵێم ستافی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی ئێژدی گەڕیان قەرزاری ئەو پیاوەی یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاو بەس ئارامەم بلوسە و چنەوەیەکەوە هین تەقاڵیە یاخوا بەخێر بێ 150 ماجەکەم سپاس دەکەم. خۆشەویستان، هەزار جاری تر سپاس بۆ کاکە بورهان، بۆ ئاغا لەرجیان، بۆ مامەشێخی خۆم، بۆ سەرۆکی لقی سلێمانی هونەرمەندان کاکە بورهان ئەمڕۆ هەچی کامێرەیە کردوێتەوە. سپاس بۆ کاکە میرشادی گوڵ تیکتۆکی جەلال گۆڵەی کردوێتەوە. ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو هەوادارانی خۆم لە تیکتۆک. سپاسی گوڵەکەی گەڕیان کاکە ڕێبازی دیجەی ئەبم بە قوربان وڵای فۆنەکە لەکرێ هەتا ماوی یاخوا دەست و چاو خۆش بە ڕێباز گیان. سپاس بۆ کاگالان ڕەفیق، حرمەتەن بۆ کاک جەزای ساز نازانم ئەمڕۆ زۆر بێتاقەتە یەک چاکەتی لەبەر کردووەڵی بۆ ڕاکردن نەچێ وەرزشی بوو چاکەتەکەی مدی گیان چاو ماجەکەم هیوادارم ئینشەڵا بێتاقەت نەبێ و پیاوە ناوی بوو کاک عیمادی مەسەوەر لە کەرکووکی خۆشەویستەوە زۆر بەخێر بێت تۆش سەر هەردوو چاو. سپاس بۆ برای بەڕێزم کاگەحمە خۆشناوەتی، بۆ ئەدمینی هەموو پەیجەکانی ئێژدی گەڕیان. سپاس بۆ کاک ئەحمەد گۆران ئەدمینی تازەی من هەردوو چاوی ماجەکەم چێ کاکاوڕێمان لەگەڵایە لەکوێوە پێم نەوتی یەکسەر کەرکووکە کاکاوڕێ گیان کاک جەلالجان ئێوارە باش، ئێوارەی جەنابیش باش باشی براکەم قوربانە بم کاکە هاوڕێی گوڵ. کاک ڕێباز بۆمان ببەناوە بە قوربانم. ئەی ئافرم کاکە هاوڕێم. کاک جەلالجان بە خێراتن میوانە کەتەکەین، بە خێراتن کەرکووکەکەین لە سلێمانی. زۆر زۆر سپاس دەکەم چاو ماجەکەم. کاکە عامر چاوشین هونەرمەندی سەرکەوتووە لە کەرکووک، ژمورەکانی تایبەتن تایبەت. سپاس دەکەم دەستخۆشی لێکەم بەرنامەکەتش سەرکەوتوو بێ. قوربانە بم کاک عامر شەرمێنە بۆ کەرکووک. من بەنسبەت من وە کەرکووکێک هەتا ماوە چەند هونەرمەندێک کە بە پەنجەی دەست ئەژمێردرێ ئەبێ پەیکەرەکانیان بکرێن نەک کەمر پەیکەرەکانی بۆ بکەن. ئەیدەوەڵا ئاوا بە قۆزی بۆی بکەن برا سڵاو ڕێزمانە کاکە بە تاق کەس بکرایە من ئامادە بووم بۆی بکەم. من کاک عامر بەڕاستی سەرکەوتووە دەنجی خۆشە، بەس حەزم لێ بزانم بۆچی یعنی حەزەکەم خۆی کەلیمەی هەبێ، یعنی خۆی بەند تایبەتی خۆی خۆم زۆر چێگەڕانی یعنی گۆرانی هەرین خۆی بێ، یعنی من پێم خۆشە گۆرانی کەس نەلێتەوە، بەس خۆی بۆ خۆی گۆرانی خۆیە بێ. کاک عامر هەنێشتی خۆش و تایبەت و دانسقەی خۆی هەیە تایبەت بە خۆی هەیە تایبەت بە خۆی. حەز من خۆم شخصی خۆم حەزەکەم ئەوەی کە لە زبانی دێتە دەرەوە گۆرانی کەس نەبێ، یەک جا جۆت بێ و بێ وەش بەس لە دەنگ چێوە چۆن ڕسم نەبینی بەس بە دەنگ بلێەوە ئەوە دەنگ عامر چاوشینە ئەو گۆرانە تازەکەیەتی هیواداری نیشاڵ کەلیمە شتەکانی هەمووی خۆی بێ. هیواداری گۆرانی کە بووکو زاوادی ئەو گۆرانیشمان پێشکەشکە بەس دەرفەتی تیاابێ مەجای تیاابێ بەسەر سەر و بەسەر چاپ
یاخوا دەست خۆش بێ کاک زەلالی وای سەرکەوتن بۆ بەرنامەکەتە خوازم بۆ ئەو ستافە جوانی لەوێنایە ناویان نازان بەڵام دەست یەکە بەیەکەیانە کوشم دەستیان خۆش بێ هەر سەرکەوتن زۆر سپاسی جەناب دەکەم زۆر هەر سپاس کەرکووکێکت هێنا دڵنیا بە تەلەفۆن منیتیایە قوربانت بم برا ئاڕۆ کەرکووکێتیە کە ێزانی تۆش ئەی ئافەر دڵم لێدا یەکسەر ئێستا بینیم لایڤەکراوێتە چوومە سەری سێفر کاک عامروتمەخوا تا بەرنامەکەت بینەوە بایەکەم پەیوەندی خۆم بوو ڕێز و حرمەتم هەیە بۆ تەواوی کەرکووچەکان خۆشەویستی ئێمە فەخر بە کەرکووچەکانەوەکەی قوربانتم کاک زەلالجان سەرکەوتوو بن و هەر بمێنن بۆ لەگەڵ جەناب تا ڕێز و حرمەتم هەیە بۆ جەناب و بۆ هەموو کەرکووچەکان و بۆ هەموو گەرمیان خۆشەویستان سپاسی ئاوی سلێمانی یەکەم 3 کارتۆنیان پێشکەش کردم ئەمڕۆ وەڵا باوکم ئەزانی چی ئینسان ئەڵێ بەچڵە پووشێک نەزانێ بە دارێکیش نازانێ زۆر سپاس بۆ ئایچیوی بەڕێز سپاس بۆ فازلین کە سپۆنسەری بەرنامەکانمانەکەن من ئاوی سلێمانی قەرزارتانم هەموو کاتێ سپۆنسەرم نین بەڵام هی کاک عەریف حەمەتاڵن بەڵام من هەر باستانەکەم و سپاسانەکەم ئەوەتەم خاڵە عامرە ها ئاوتەی یاوە خۆشەویستان من ئەچمە لای بەرهەمێکی کاک عامر و دوای ڕاستەوخۆ لە خزمەتان نابم بەرهەمەکە ئەتوانم یەک تەوزیحی لەسەر وەرگرم خۆ ئاسایی گۆرانیەکە و چییە؟ گۆرانیەکی مامۆستا فەرازیرەکە ئەوەنگی کاکە شاباز دەمانی جۆم لێ بووە ئەویش خۆش و توێتەوە بە ڕێزمەیە بۆ هاوڕێی خۆشەویست ڕێزمای بۆیان ڕێزمانەیە بۆ مامۆسای گەورە مامۆستا فەرازیرەک فەرموو باش بوون باوەشی لێوی مەزەی بادەم بوو بەدەست چاوانی گاشی بەدەست چاوانی گاشی بەرماڵ بوون پرچی پاخشی وەک باش بوون باوەشی هەر باش بوون باوەشی لێوی مەزەی بادەم بوو بەدەست چاوانی گاشی بەدەست چاوانی گاشی ئۆی بێری بەمان ئۆی چاو جوان دەوەرە دەوەرە خانم خان ئۆی بێری بەمان ئۆی چاو جوان دەوەرە دەوەرە بە قوربان دەربەستی گەر بە زۆر بدەن بەشوو گەر بە زۆر بدەن بەشوو بەڵام سکە ئاڵایەکە دەینێرمە قاپی سەر و دەینێرمە قاپی سەر و هیچ کاتێ تۆ دەربەستیت گەر بە زۆر بدەن بەشوو گەر بە زۆر بدەن بەشوو بەڵام سکە ئاڵایەکە دەینێرمە قاپی سەر و دەینێرمە قاپی سەر و ئۆی بێری بەمان ئۆی چاو جوان دەوەرە دەوەرە خانم خان ئۆی بێری بەمان ئۆی چاو جوان
دەوەرە دەوەرە بە قوربان گەلێکم دڵداری دی لە زۆر باوش دەخەوتم لە زۆر باوەشیش کەوتم لە ڕۆژگاری درێژدا هەرگیز نادەسراوتم هەرگیز نادەسراوتم گەلێکم دڵداری دی لە زۆر باوش دەخەوتم لە زۆر باوەشیش کەوتم لە ڕۆژگاری درێژدا هەرگیز نادەسراوتم هەرگیز نادەسراوتم وای بێریبان وای چاو جوان دەوەرە دەوەرە بە قوربان وای بێریبان وای چاو جوان دەوەرە دەوەرە بە قوربان دەست و چاوە خۆش بێ زۆر جوان ئەدات کرد زۆر چاکی ئامەدوی خۆش بیاخەوە دەست و چاوە خۆش بێ خاڵە ئامر هەر بمێنی ئینشەڵڵا دەستی کاکە ئارامی گوڵ و دڵ خۆش بێت سپاس دەکەین خۆشەویستان ئەمەوێت لێرەوە سپاسێکی بێپایانی ستافی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی HD گەڕیان بکەم کە باگراوندەکەی جەلال یان گۆڕی یاخوا لەشتان ساغ بێ هی هەمووتان میرێک گیان کاگامان کاگالان هەموو کاکەکان بە دادەکانیشەوە دەست و چاوتان خۆش بێ زۆر زۆر سپاستانەکەم کاک گوران ئەمڕۆ تۆزە بێتاقەتی ئەمەوە شتێکی خۆشە بۆ باسکەم بۆی بێیتەوە تایی باش ڕێباز گیان ئەم چەند دقەیە دووسێ دقەیە پەیوەندی وەرمەگرە سپاس دەکەم هاوڕێیەکی زۆر خۆشەویستم هەبوو هەڵبەت حەزی لە کچێ بوو زۆر دەمێک بوو چەند ساڵانێک با بڵین حەزیان لە یەکتری بوو کچەکە تۆزە قەلەق بوو لێی ئەوە نییە تاکید نەبوو لە کوڕەکە بووە لەو یعنی لە مەراحقیەوە یەکتریان خۆشەویست ئەلاکولین چووینە داوای و ئیتر هەر چۆن نەبوو ڕازیمان کرد وتی من یەک مەرجم هەیە تەنها یەک مەرج هیچی ترم نییە تیان وتمان چییە وتی بەس مەشروب نەخواتەوە ئەجاوتمانەوە زۆر بەسیتە کوڕەکە حەزی لێی بوو با بڵێ ئیتر پێمان وتمان کاکە پیاوی چابە ئەوە مەجای تیانە بە زەو مەرجەیە وتی دڵنیا بە بیبینم و ببیستم یەکسەر لە ماڵی باوکم وتی بەسەر چا وەڵای تر پیرۆزیان بێ دوای دووسێ مانگ هاوسەرگیریان کرد و ژیانێکی خۆش وەزعێکی باش بەزی تر چۆنەڵی دوو لە ڕوویەوە پەرژنێکی پۆڵین بێ هەنێکات خۆڕەفیقی خوێڕی باشیشە هەبێ کاکە چوو بوونە بنکڵیشکەی پێنجشەمەیە بردبیانە دەرەوە بەخوا منیان لەگەڵان نەبووم چکا من پێم وتم من بە هیچ شێوەی لەگەڵم پیاوەیە نایەمە دەرەوە دوای عیبارە بووم ئیتر بردبوویان خێزانەکەی بردبووە بە ماڵی باوکی وتبی شەو نایەمە وتبی ئەمە قسەی پیاوە ئیتر کە چوو بوونە ئەوێ کوڕەکانیش پەمپیان لەیاوە کورە با بەخۆ لە ماڵ نییە و کێشە و نەبێ و چی وەها ئەچنە بنکڵێشکە خۆی جوانە مەرە کرده بوو تمەسکە دەنگ مەکە خێزانەکەی لەگەڵ براکەیە هاتۆتەوە دەوری 11 و 12 کوڕەکانیش هێناویانەتەوە جوان گەیوە ئەمی چاودێریەکە زوزوریەتە بالکۆنەکە و سەیرەکە بزانەکەیەتەوە ئاوە هەر کلیلەکەی پیاکە و بۆی نابێت و ئەبێ و نابێ هایتر وەڵات خێزانی بە خوشکم بێتە دەرەوە ئاوا سەیرەکەی لەوە و چیەکە لە بەردەمیەوە دەم هەروواکە نایدۆزێتەوە وەڵایەتە خوارە و تر کە ئەیبینە شێ دەبێ لەمە چییە بۆ خاتی ئەو خوایە کەی ئێمە قەرارمان وابوو دەستی یەکرێ ئەیهێنێتە سەر و کوڕێژ بەیانی خەبەریە بێتەوە تەبعەن ئەوە هیچ یەکسەر توێتی عەمری عیدام بۆ دەرچووە نەژن هیجەڵە و نە کوڕیش هیجەڵە مەتەق ناکە ئەچێ بۆ بازاڕ وەڵا ئێوارەیەتەوە هەر هیچ ناڵێ باشە ئەم ژنە بۆ هیچ ناڵێ دەوروبەری سەعان و ئەوانە جاچکێکی بۆ کاو زەڵاتەیەک و ئاوا لە بەردەم یاددایانێ هەڵبەت لەسەر مێزی ناخواردن دانیشتمەڵەوە چیە ژنەکە ئەڵێ نەوێناوەتەوە وەڵێ چی ئەڵێ ئەوەی دوێنێشە و ئەڵەوە تۆ تێک چووی
ئەڵێ بەخوای گەورە هەموو شەوی خۆم بۆ دەکەم مەزەکە ئەڵێ بۆ ئەڵە دوێنە شەو دەستم گرتو توتە خوشکم خۆشەویست خێزانم هەیە بە خۆشەویستی شێناومە ئەوە نەگەیوە ئەوە نییە چۆتەوە سەر ساخی کە ئەوە دەستی گرتووە وتێتی خوشکەکەم دەستم مەگرە من خێزانمەوە بە خۆشەویستی ژێناومە وتبی ماتڵ ئەوە نە تۆ منە خۆشەوێ ماتڵ حەزیشە لەو شتەیە وعد بێ هەتا مردن بە سلوکەت بە زۆک و دوێنە شەو نا بە سلوکەت بی خۆیە کێشەم نیە ڕێز و خۆشەویستی مەیە بۆ برادرە ئەڵێم ئەوە نییە کاک بران لەگەڵ ڕێزما هەنێکات خۆ کاکە کە ئەڵێ برادری خوێڕی ئەخر بۆ شتێکی ئاواش باشە خۆ هەر شەردەوە نییە باش سەر مێشان داوای لێبردنەکەم ئارام ئەڵێم وەلو برادرە لەو راپۆرتەی کاکجەزای سازە ئەڵێ کاکجلال مەقسەی لە من بۆڵە بەرنامەکانتان قسەی زۆرتیایە ئەم تەلەڤیزۆن و ڕادیۆیی ئێمە خۆی زیاتر بەوە ناسراوە با بڵێن کە ئەڵێ دیداری هونەرمەندان ئێخۆ دیداری هونەرمەندان بینین ێسا ئەم پیاوە بۆ نمونە نابێ بیناسێنم بەس خۆ هیچ من زۆر ئەڵێم بەزیتر بەدەست خۆم نییە ینی دەسەڵات نییە باش خۆشەویستی مەیە بۆ پەیجەکەی کاک ئامر کە بۆی شێرکردین سپاس دەکەم ڕێز و خۆشەویستیم هەیە کاکە ئاریان کاک ئاریان ئاک سڵاو لە خانەقینی گوڵ و جوان باشە ئەو لە خانەقین و تۆ لە کەرکووک ئەکرێ ئەدمینەکە هەروە جمهور و ئیتر بوو هاوڕێم ڕێزم بۆی هەیە بم بە قوربانی ئارام لەگەڵ کاک ئامرا هیچ هەیە کێشە ناڵێم یعنی بەسەر هات و شت شتمان زۆرە وەڵا بەڵام تازەترین شت کە تەلەفۆنم بۆ کرد بۆ بەرنامەکەی جەناب داڵێ خاوەن جەنابی قوربانم ئەو یەکشەم لای کاکجەداری مامانە قسەمان کرد وتی کامێریتیایە وتمان ناسەر مێزیە کاکە کە ئەڵەی ڕادوێ ئێسام ڕادوی ئێمە بەحساب بۆ 94.1 ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەموو جێگرانی 94.1 بەس ماشەڵای لێبێ گەورە بوو ئێستا بووە بە تەلەڤیزۆن ئێستا لایفەکانمان لایفی فەیسبوک تیکتۆک ئەنیستا ئەمانەمانەیە باش زیاتر سەرتان نایەشێن مەچمە لای بەرهەمێکی تری کاکە عامر چاوشینی گوڵ و ڕاستەوخۆ لە خزمەتانە ئینشاڵڵا خۆشی منادی لە ڕووی زەمانە لە ڕووی زەمانە یارم جێیەشتم بمرم ماڵم وێرانە دنیا خەزانە هەگوڵە جێیەشتم بمرم ماڵم وێرانە دنیا خەزانە خۆشەویستەکەی تاقە دڵدارم تاقە دڵدارم خۆشەویستەکەی تاقە دڵدارم تاقە دڵدارم ڕووناکی ژینی بمرم پڕ لە ئازارم پڕ لە ئازارم ڕووناکی ژینی بمرم پڕ لە ئازارم پڕ لە ئازارم هیچ خۆشی منادی لە ڕووی زەمانە لە ڕووی زەمانە یارم جێیەشتم بمرم ماڵم وێرانە دنیا خەزانە هەگوڵە جێیەشتم بمرم ماڵم وێرانە دنیا خەزانە
وفا بوي بوبوي بيارم بوبوي بيارم قربي وفا بوي بوبوي بيارم بوبوي بيارم بو أول ندو جواني لتو بيزارم لتو بيزارم بو بيشتر ندو جواني لتو بيزارم لتو بيزارم هيج كوشي منادي لروي زمانا لروي زمانا يارم جيشتم بمرم مالم ويرانا دنيا خزانا أقول جيشتم بمرم مالم ويرانا واخ دنيا خزانا بيتەوە دەست و دەمە خۆش گۆرانێکی زۆر تایبەت و بێعیب و دەست خۆش بە خاڵ ئارام گیان داوای لەبر نەکەم خۆشەویستان بۆ خۆیان منەم شۆ نازانم سەرمان بۆ یاچی تۆزە وەزعم باش نییە جار بەجار کاک گوران سەرمامە بێ من ئاوا با بڵین کاکە هی ئەو خۆڵڕشنەی شەوە درەنگانەیە ها دەست ماجەکەم سپاس دەکەم جایتر خۆ ژن 27 جار پێ دەڵی خۆڵەکە بردە خۆردە کاکە دەکۆڵ بە دەپەلەمەکەی هاوە تۆ لە ژوورەوە گەرمە و کەیتە دەرەوە یەکەوا لێ دایترێتە فلیقاندن و بڕۆ بە خێراتی دەست و دەمە خۆش بێ جا کاک گوران نەم ڕۆژانە ڕەنجەی کاکەریم گوڵانی ڕێز و حرمەتم بۆی هەیە کوڕێکی زۆر خۆشەویستە من زۆرم خۆشەوی لەبەردەمی دوکانەکەی مەلایەسی ناوەستا بوون وتی خاڵە جەلاوتم خاڵە گیانجام تێکەڵم لەگەڵ ماڵی کاکەریم و هەر کاکەریمیشە وتی ئەچمەوە بۆ هەولێر هیچ پێویست نییە وتم وەڵا ڕێز و حرمەتم هەیە بۆ باوکت و بۆ هەموو لایە کۆمانە کەی ڕۆیتەوەتی 21 سێ ژاوتم کوڕی باش بێسا سێمانی مە ئاخر تۆ سێمانیترە ڕۆیتەوە مەڵی هیچ پێویست نییە بەزات خوا لە دڵما بوو بڵێم لای سیروانی زاک شتێکم بۆ بێنە هەر زۆریش بەجددی بوو تۆڵای شەڵا بە تەمام نەورۆز دەوێ بم ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە باش کاک عامر وتە زۆرم پرسیار لێ مەکە بەس ئەم بەرنامەی من تۆزە وەکو تۆڕ وایە لە ئەوەڵا هەتاوەکو تازە توش بوون کەوتی لە خزمەتە ماشەڵای لێبێ عامر چاوشن ساڵانێکی زۆر زۆرە لە بواری هوەری میلیایی بە تایبەتی ئاهەنگی بکوزاوە ساڵینەوە نۆ حەفلەم لەگەڵ تۆیا کردەوە هوەر چی بە تۆ گەیاندووە با بڵێ وەڵی تر هوەر چی پێم نەگەیان بەڕاستی شتێ خۆشە خۆشە زۆریش من معجیبی دووشتم یەکەم شت ماشەڵا سەوتە وەکو خۆیەتی سپاس دەکەم دووهەم شت وەچ تو با بڵێن پاک و تەمیزی و جل لە بەرکردن تو ئەو ستایلە وەڵا هەروە بووینە تۆ هەروای باش هۆکارەکەی بۆ چییە بۆ ئەوەیە سپاس بۆ خواکە شکر مشکلت نییە ناوەڵا لەخوا بەزیاد ئەوە لە هەمووی گرنگترە و لە هەمووی مهمترە ناوەڵانیمان باش ئێستش بەردەوامی لەگەڵ حەفلەی زەواجە بەڵێ هەر لە منتیقی با بڵێن گەرمەسێر کەرکووک و وەڵا ئێستا زیاد لە منتیقەی لای هەولێر و لای کەڵک و ناوە زیاتر ڕێزمان بۆیان هەیە باش بێجگە لەم ئیشی هوەریە هیچ وەزیفەیەکی فەرمیترێ نییە با بڵێن بەرەوەڵا چییە وەزیفەکە وەڵا ئاسایشم ئەی یاخوا لە 6 ساڵجاوە دوو جار جوانی سپاس دەکەم ڕێز و حرمەتم هەیە بۆ جەناب لە کەرکووک دەوامەکەی نەوەڵا لە هەولێر ئەی ئافرم لە 6 ساغ بە یەک عیبی نییە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەرچی ئاسایش و پۆلیسێ چکە ئەم وڵاتەی ئێمە منیش لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو ئاسایش و هەموو پێشمەرگەی کوردستانیش یاخوا لە 6 ساغ دەوامەکە ڕێگر نییە بۆ مەسەلەی نا لەخوا بە زیاد بێ باشن لەگەڵم زۆر چاک زۆر چاکە ڕێزم هەیە بۆ ئەو برادرەش کە ئەوامری تۆیە سپاس دەکەم لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ کاک فاڕۆقی خۆشەویست و مدیری گشتیشمان کاگە دریس ڕەفعەت ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆیان چاویان ماجەکەم باش ئیشەکانت لەگەڵ چ میوزیک ژەنێکەیە با بڵێن بە تایبەتی کە تایبەت بێ بەخۆت وەڵا ئێستا لەگەڵ هاوڕێ خۆمان لە کەرکووکە شابازی ناوە کاک شاباز تەسەورەکەمەی ناسم تەواو شابازی قانون ڕێزم بۆی هەیە ناسم لەگە کاگارە ئەمیشاوە حەفلەمان زۆر کردووە خۆی گەرمیانەکان لەگەڵ کاگارامە هەمووی ئیژەکەنەوە مەجالیتیانی وەڵا بەس ئەوەیە تۆزێ دوورە لێمان
ئەجینا خۆشی لەگا هەموو هونەرمەندێکە ڕوا یعنی دیارە وەڵا ئارام عاسفێ خراپ نییە بەڕاستی ماشەڵای لێبێ عاسپی چاکە و جارێ ئەم ڕادوی ئێمە بەڕاستی قەرزارین لەبەرەوەی هەر گۆرانی بێژێکی گەرمیانی هاتبێتە ئێرە دەستی کاگارامی کێمان لەگەڵە کاگ عەلی زەنگەنە لە کەرکووکی قوستی کوردستانەوە چاوت ماچەکەم برای گەورن بەڕێزن عەزیزی منی کاکە عەلی ژیان خۆشەویستی برا گەوری چاوەکەم بەخێراتنی میوانە بەڕێزەکە شەکەم زۆر خۆشەوی سەلامات سپاس دەکەم براکەم سپاس چاوت ماچەکەم مریان ئێمە دەمێکە هیوادارین لە بەرنامەی ئاوا بەشداری بکەی حەزمان کرد ببینین وەڵی ترەوە توش بووین نانە تو نەبوویتە ئەڵەی بانگ کردوە بۆ تەحقیق ئەڵێ توش بوو ئاڕۆ برا دیارە پێوە وەڵام خۆمەرە حەزم زۆر بە بەرنامەی نەبووە ئەجینا زۆر هەموو بەرنامەکان هیوادارم سەرکەوتوبی دەنگەلێ خۆشە لامان دەنگەلێ تایبەت لامان سپاس دەکەم براکەم عەلی گیان چاوی ئێمە چاوت ماچەکەم کاعلی حەزم کرد بەشداری بکەم گیانەکەم هیچ شتێکی نییە لەگەڵ کاگ ئامرا هەڵبەتە دیارە تێکەڵی لەگەڵیان وڵی ئەیناسم بەس هیچ تێکەڵێکمان نییە پێکەوە زۆر حەزم لە دەنگشێتی سەرکەوتوو بیشاڵە چاوت ماچەکەم برای گەورەی بەڕێزی چاوت ماچەکەم قوربانە بم سپاس بۆ برای بەڕێزمان کاگ عەلی زەنگەنە لە کەرکووکی خۆشەویستەوە کاگ عامر بەسەرهاتی تەبان تۆ حەفلەی زەواجە کرد کە حەفلەی زەواجە کرد یەک دنیاشتی تیان ڕۆیە یعنی من چەند ساڵە حەفلەی زەواجم کردووە لەگەڵ کاگوران نەزانێ ئێستاش لێم نابڕێ ئەوە نە بەسەرات زۆرە باش شتێکی خۆش کە لای خۆت زۆر خۆش و تایبەت بێت کاکە با باسی کەم دێنەوە کاکارامیشم گوتم باسێکم لە خزمەتە کاتی خۆی هۆڵی نەورۆز ئێستا نەماوە باش لە کەرکووک لە کەرکووک حەفلە بوویتر لەوێ گۆرانی مانەوتی تر ماڵ زاواتن وتیان کوڕێ هەرات گوتی کاکە گۆرانی بێژ من گۆرانی ئەڵێم باش وەڵا وتمان یەقەی چێکە وتم گۆرانی ئەڵێ گوتی یاڕۆڵا گوتم ئەی تەبەقە و شتت لە چیە لێت و گوتی تەبەقە مەبەخە نازانم گۆرانی ئەڵێم وەڵامیش گوتم دە باشە هەر لە لاوە بۆی دانە بابی لێوتەوە باش وڵاتر ڕۆڵێکی دافێ و لاختەکەی ئەوا گرتبوو لە لاوە من تەبەقەی لاوتم ئەش لە لاوە گرتبووی کاگ عامر من شتێکم هەیە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کەرکووچیەکان لەگەڵ ئەحمەد سەنگاویە حەفلەیەکمە بوو ئەها باخچەکانتان لەسەر جادە عامەکە نازانم شارەزانیم کوێی پێڵن لەوێ حەفلەکەماڵی نانە هەر لە ناو کەرکووکە کە ئەوەی لای ڕەحاب و ئەفراح وانە قاعەیەکی گەورەشی لێ هەر لەوێیە ئەستەمبول بەڵێ ماڵی بوو تورکمان بوون ماڵی زاواش کورد بوو باشە لە دەرەوە مناڵە سیارە لێیە ئیتر شتەکە وایش نەبوو هەر بە حاڵ لێە و فڕانیان کە چوومە دەرەوەەوە نییە بوو بە قەڵەباڕی ئەمانە منیش دانێ لە پاڵما بوو تورکمانەکان بوو وتمەوە کاکە چی بووە وتی وەڵڵا چی بڵێ تێگەها کوردەکەی تێکەڵەکە وتی بان شارع تڕومبیل وتم وتی هات دای لە زاڕوڵ ئاخر کاکە ئەمە یەک دنیا زمانە وتی وەڵا بان شارع معجون تاماتە وتم باوکم ڕۆنەکە منیش دەچێم کەسی بۆ قاتی ئەوەچنەوە تەوان مردم لێ باش ئەچینە فیرلەندە هاوڕێیەکی خۆشەویستی کاک عامر چاوشین خۆشیشە سڵاوم کاتەدان بەر سڵاوی خواو لێ ئامۆزاییە براکەم بە قوربانم ڕێزم بۆ هەردووکتان بە تایبەت کاک عامر سپاس دەکەم براکەم لێرەوە تاکو و فیرلەندە حەز ناکەم ناوەکەم بەڵام حەزەکەم کاک جەلال کاک عامر خۆی هەڵی بێنێ بزانین لە فیرلەندا و چێ ڕەفیقێتی بزانین لە ویلایەتیەوە ماوین وەڵاهی ئامەزاجا خۆ مەگەر داماوە بچین بۆ ماڵی شێخ لوقمان و بینەوە نا خۆیە زانێ تا با بڵێن تۆزێنی شێ دەمێ ئاسانکاری شێ دەمێ بڵێ بە هەمان شێوەی کێو لەو دانیشتنیە و جەماتان دانیشتنەوە من لەگە کە عامرایەن دانیشترم کردەوە بەڵام کاوێریتیان نەبووە شتی واو لەکوێ کردووە وەڵا ئەوە نەمان کردووە ئەم قەڕەم و حەسیر و بەتانی شتۆشی پێوە بوو شوێنەکە بڵ عامر ڕابەرشواری لەگەڵا کاک ڕابەر چۆنی وەزع چۆنە با قوربان تامم ڕێزم بەجانەیە چاودان ماچەکەم کاک ڕابەر سڵاو ڕێزمەیە بۆت براکەم بۆ کاک عامر چاوشین بەڕاستی هونەرمەندێکە هەم لە شخصیات هەم لە تەبیعەتە هەم لە سەوتە بەمانە
پیاوە بەڕاستی سپاس دەکەم براکەم کاک ڕابەر. قوربانە بم کاکە ڕابەرجیان تۆ برای منی. بە قوربان چەمارە وەڵی بە ئامان شێوە دانیشتنمان هەبووە تەوان منش لەو کابراوتی لەو با منیش گلەیەکت لێ بکەم هاتیتەوە نەبینیتم هێشتێ حەقی خۆیەتی دوو جاهاتمەوە بە قورعان فریان نەکەوتم بیبینم ئەسەفە لە دڵماخوا وەکیل بەڵام بە ڕۆح قەرزاری بە تایبەتی ئەم جارەکە بێ خزمەتی کاک عامر. وەڵاهی کاک ڕابەر منیش ئەو گلەیە و لێ یەکەم بە ناوی ئەوە هەڵبەتە لەبەرەوەی تۆ دوو جار هاتوویتەوە کەسێکە ئەو نەخۆش بێ خۆ توانیتە بیبینی بەخوا کاک جەلال پڕبەدڵ هەڵبەتەکە خۆشەویست نەبێ بە قورعان لە ئاسنا ئیشیشام بەڵام کە بینیم ئەو پیاوە لەو بەرنامەیە بەشداری کردو بە تایبەتی بەرنامی جەنابشتە و با پەیوەندی سڵاوێکیان لێ بکەم بەڵام بەو خوای تر کاک جەلال بە تایبەتی ئەوانەی کە لە دوورۆڵاتە ژن کاتێکە هێنەوە خواوەکی لەعنێزای چۆنە ئێمە هەموو تاچێکی کورد لە کورسان برا و کەسی ئێمن بەڵام بەو خوا فریا ناکەوی سێرەکە زای چۆنە ژیان لە ئەوروپا زۆر جیاوازەوە کوردستان نییە کاتێک کە تۆ یەیتەوە مەسەڵەن لەم لا زۆر شتێ بەجێڵ یا بێ فریا بکەوی ینی شتا زەرورەکان بکەیت و بەرێتەوە هەڵبەتەوە زەرورەکە من خۆشەویستان ببینم بەڵام بەو خوارەوە نەفریاکە یاخوا لە شساق بێ بەس کاک ڕابەر من ئەم بەرنامەی خۆم بۆی خسۆتە یەکشەمەوە لەبەرەوەی ئێوە یەکشەمە لەوێ ئیسراحەتن بەخوا من وەک دڵوام کاک جەلال من دایمیشەکەم ئامەزای ئیسراحەتێ بەخۆ بە قوربان خۆی کاک جەلال دڵ و گوڵە ئارە وەڵام من وەستانم نی وەک دڵوام من کاتێ وەستمی تر ئاکەتە چۆن دڵە لێدا یاخوا لە شساق بێ هەڵبەتە یا بەتەمای خانوو بکڕیا بەتەمای ژن بێنیە جینا پیا ئاوا بەخوای ژنێنانەکە جاری دوم کاتمەوە ناڵێم شتی زەرورترە بووی کردم با بڵێن چینەوە قەفەزەوە ئەی ئاف ئەوەیە کاکە ئەزانی چییە؟ ئیتر ماڵە خەزوور ئەبێ کاکە هەند بنێری کورە جۆزانە ئەمە نازانم چییە کاکە ئەوە سەر و دوو هاند قەرزارە بە من وتم ئەی ئاف بەخوا ئاوای لێ ناکەی با بە و دوو جار هاتۆتەوە نەیبینی وێسە بە تەمای موبایلمان بۆ بێنێ کاگڕەبازی ژەڵە منیش جا بۆ یەک جاری کارتۆنێکمان بۆ نانێری وەڵارە نایەتەوە من لە خزمەت ئەمجەلامی خۆشتر کاک جەلال هەڵبەتە من لە کەرکوب دانیشتینێمە بەڵام ماڵە خەزوورانم لە سلێمانی بوون ئەنجاوە هاتوو چۆم کردو بەو ڕێ هەرچی لەو سەیتەرانە هەیە بە بەشی لای کەرکووکەوە بە بەشی لای خۆشمانە با بڵێن تا ئێستا نامم بۆ نێرن کاکە بکەی دەیتەوە با کوردی و عەرەبی شوەکت ترجا مشتاق هەمووی بوونە بە ڕەفیق و دۆست وابزانم نقڵ تۆ گرانەکرەوە دا بە سەیتەرەکان ئارەخوا وەجل هەمووشی بە تایبەتیەمانی لای کەرکووکەوە با بڵێن برا عەرەبەکانمان زۆربەی زابتەکانشیانانی بوونە بە ڕەفیق پەیوەندیەکە نامان نێرن کاکە شوەکت ترجا هدية احنا ننتظر يعني تصاوري دياقي وين برعامر نكوتوا هم يداوا عربكان وانت ما قروا بك ياك زلال وانت ما قروا بهم زاره بيجوا بيمو كردستان تكتب رمبو مال غزور على كاك هم داورنا تشيا مقصي اشرب بلا وقان جاسترا انجا كعامر خوش زانه بيشتج من اماجم كرد من البته منش ها چۆن بڵێ لە بەحری هونەرە ئێمەش کاکاویش گۆرانی بێشە پێم خۆش بوو شتێکشتان پێشکەشکەم ئیترە هیوادارم بەدڵ لێم قبولکەن و کەم کەسیش ببورم بە حکومی ها بەخوا من 10 ساڵی شەبێ بڕوا ناکەم هەر بەبەر خۆشمە گۆرانی وتبێ وەرە تۆ شتێ بە پەناجۆمانە هەر توی نەبین دەی بابێ باوکی گۆرانیەکی هونەرمەندێمی شەزیند و مامەسا حەسەن زیرەک هیوادارم بەدڵ پێشکەشتان بێ فەرموو وەکو چۆستانی بێستون دایما سارێم خاڵخاڵە لە جەشنی داوری گەردون هاوار دڵمدا کاسێکاڵایە گەوارێ جان گەوارێ سنگد حوزی کەوسارێ خۆشتر لاوی زەمزەم هاوار حەجاجی دەچنە سەرێ داوای ماسی لێ داکەم وەڵڵا خەریب و ئەبروم بەرێ
کاکە بەدڵ پێشکەشتان دێ چاو خۆش ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابت و بۆ هەموو کوردانی تاراوگا و بۆ هەموو کەرکوچیەکە بە قوربان تا هەر لە خۆشییا بن دووبارە و سێبارە و دەبارە ڕێزم بۆ وتانەیە چاوتان سپاس بۆ برای ئەزیز و هونەرمەندی خۆشەویست کاکە ڕابەر لە فیلەنداوە ڕێز و حرمەتیمان قبول بکەن بۆ هەموو کوردانی فیلەندا تاراوگا ئەی ئافرم ئەچمە لای گۆرانیەکی تری کاک عامر چاوشین و زۆر بەرنامەکەمان هین کرد داوای لێبوردنمان هەیە فەرمون سڵاو ڕێزمەیە بۆ برای خۆشەویستم شاعری خۆشەویست کاکە بورهان زامدار ئەو شعرە هین ئەوە و ئاوازەکەشی خۆمدام ناوە کەی دەیتەوە عەزیزەکەم چاوم لە ڕێتە کەی دەیتەوە عەزیزەکەم چاوم لە ڕێتە دڵی شێتم زۆر تا مەزروعی تر بەژێر پێیەتە دڵی شێتم زۆر تا مەزروعی تر بەژێر پێیەتە دڵەمی شایە بۆ تۆ دەگری چاوی لە ڕێتە دڵەمی شایە بۆ تۆ دەگری چاوی لە ڕێتە دڵی شەیدام جوانی تۆیە پێی مەڵێشێتە دڵم شەیدای جوانی تۆیە پێی مەڵێشێتە کەی دەیتەوە عەزیزەکەم چاوم لە ڕێتە کەی دەیتەوە عەزیزەکەم چاوم لە ڕێتە دڵی شێتم زۆر تا مەزروعی تر بەژێر پێیەتە دڵی شێتم زۆر تا مەزروعی تر بەژێر پێیەتە کەی دەیتەوە چاوڕەشی من هەر چاوەڕوانم کەی دەیتەوە چاوڕەشی من هەر چاوەڕوانم لە ئامێزی خۆمت بگرم نووری چاوانم لە ئامێزی خۆمت بگرم نووری چاوانم کەی دەیتەوە چاوڕەشی من هەر چاوەڕوانم دڵی شێتم زۆر تا مەزروعی تر بەژێر پێیەتە
زۆرم نەماوە گوڵی من بەگڵدام پۆشن بەگڵدام پۆشن بەگڵدام پۆشن زۆرم نەماوە گوڵی من بەگڵدام پۆشن بەگڵدام پۆشن هیچ خۆشیم نەدی عەزیزەکەم لە دنیای ڕۆشن لە دنیای ڕۆشن ئەیاوانەوە هەی لەم دنیاە چەند بێ وەفایە هەی لەم دنیاە چەند بێ وەفایە ڕۆژێ دوژمنتە ڕۆژێکیش لەگەڵ تایاوانەوە هەی دەیتەوە چاوڕەشی من چاوم لە ڕێتە هەی دەیتەوە چاوڕەشی من چاوم لە ڕێتە دڵی شێتم زۆر تامەزرۆی ترپەژێر پێیەتە دڵی شێتم زۆر تامەزرۆی ترپەژێر پێتەوە ئەی دەست و چاوە خۆش بێ بۆ کەس بوو ئەم جارە یەک تۆس ناوەمان بۆ زیاکە دەست خۆش بێ بانگی پیرۆزە گۆرانێکی خۆش بوو دەست و چاوە خۆش بێ ئەم جاری شەڵات تۆزە زیای یەکەین سەرەکە بچکێ خاڵە ئارام ئێمە کێشەمان ئەوەیە با بڵێن ئەی دەست و چاوە خۆش ئەی ئەبەخوا ئەمریان لە سوێنی خۆیان بوو کێشەمان ئەوەیە ئێمە لەم شوێنەین ئەمە ئیمارەیەکی با بڵێن پزیشکیە ماڵیان ناوە بێ خاوەنی ئێرە و کاگاری بەڕێز کە هاوکاریان کردوون لەبەر بورجەکە ئەو بورجەی ئێمە ئەگەر بەرز نەبێ با بڵێن شوێنەکەمان بەرز نەبێ نابێ جیناخۆ خوانەی بڕێ شوێنی تر هەیە خەڵکەیە هەر هاتۆتە سەر خەد و توێتی بابەوەرن هەر کرێشمێنێ بەڵام مشکلەکەمان ئەوەیە ئێرە بەرزە و ئەم دیویشمان ئێستا بڕوان پێ بکە کابرای مختبەر ڕۆژە بووی کابرا هاتۆتەوە بۆ فەحز ئاوە هاتۆتەوە گیان ئاها وەی هەسە بووی راوە تۆ نەخۆش بیت و بۆ فەحز بیتەوە بەشان بیتەوە وەڵا قەی کوورە بابە گیان زۆر احتیادیە دەست و چاو خەتای ئێمەیە خەتای تۆ نییە خەتای شوێنەکەی ئێمەیە دەست و چاو خۆش بێ کاک جەزا لە خەباتی سەربەرزەوە کاکە جەزا ئەلو کاکی دەراتۆنی کاکە جەزا گیان چاوی منی زۆر سپاس دەکەم کاک دەراتجان قوربانە بم سپاس دەکەم کاکە جەزا زۆر خۆشی و بەرنامە لێکم زۆر مەمنونم کاک عامر ئەوەی بازاری مۆسیقاکەیە نە ئەمە کاک عامر چاوشینی کەرکووکە من لێرەوە سڵاو و ڕێز بێ بۆ هەموو کەرکووکەکان ئێمە سڵاو ڕێزمانەیە بۆ تو بە ڕێزی براکەم نیوەی تەمەنم هەدە کەرکووک بەسەر بردووە لەناو سۆڕجا ئای ئافەرم الله الله من لەناو داودەیەکانە بووم ناو کاکەکان لە دوور شورتە ناو بوویتە داودەیەکان لە دوور شورتە داودی لە دوور شورتە بوویتە پۆلیس بووم لێ بەڵێ خەتیم لە دبست بووم ڕاست دەکەی من زۆر سپاس دەکەم بەخێر بێ سەر چاوتە سەرم سڵاو ڕێزمانەیە بۆ تو براکەم سلااو ڕێزم بۆ تۆیە من لێرەوە سلااو ڕزمێ بووە دادی مام حەسەن کەرکووکی وەڵا سلااو ڕێزمێ بووە کاکە ڕعەت کوڕی سلا داودەیە چاوی ماچەکەم ڕێزمان بۆ هەیە سڵاو ڕێزمان بۆی هەیە حەکومناسە کێە کەرکووک کێیە؟ حەمە گوڵناسە حەکومناسە چاخانەی حەمە گوڵناس
لا لێ من چای ماچەکەم زۆر سپاسانەکەم چاوت برای ماچەکەن گەورەی یەک سپاس. کۆپلە گۆرانیم بۆ بڵێ ئەنجا پێوە یەرەوە بە قوربانم کاک جەلال ژیان چی بوو نازانم کۆپلەیە گۆرانیم بۆ بڵێ یەک کۆپلە چی بۆ بڵێم وەڵا بە ئارەزووی خۆ لە باشە من بەیادێکی عەرەبیت بۆڵێم ئەی ئافرم خدای من دێ کەسم هیچ کەسم نییە هەر وەکو بولبول کەپەزم نییە ئەی ئافرم ئەمە متوبەی عەرەبی کوردیە کە خۆزویستووە باشە ڕۆزە و تۆی لەبیر کردووە ئەیا وێلی ئەو دەستە خۆش بێ دەست خۆش بێ و دەمە خۆش بێ و قەلب و ساغ بێ پیر بوو بەگم کەوتووە چی بکەم بەخوا ئیتر پیریە وەڵی تر خۆ منیژەوە نییە وردە وردە خەریکە پیرە بمەها هەڵامەت و قورجێشەم گرتووە بووم بەپان کاک جەلال گیان من داوای لەو پیاواکەم یەک ئەگەر بکرێ یەک گۆرانی هایدنجارچین بۆ دابەزێنێ کەرکوچیە وایە کاک ئایدون ئەگەر بتوانێت یەک مەقامێکی هایدنجارچین بۆ دابەزێنێ مەمنونم بەسەر ئەو پانایی چاوم ێستا بەبێ مۆسیقا پێڵە ئەیدە باشە دا هایدنجارچی تەواو تێگەیشت بەڕەحمەت بێ بەڕەحمەت بێ تێگەیشتم دەست و چاو خۆش بێ سپاس بۆ برای بەڕێزمان بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە جەزاخەباتی ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت عەزیزی منی خوا لە هەموومان بوورە ئینشاڵڵا یەک شتی کاک ئایدون بۆ کۆچی دوایی کردووە بەڵێ دەمێکە وەڵڵا شتیان هەرۆڵە خوا لێی خۆش بێ باش یەک شتیم بۆ بڵێ بەبێ مۆسیقا هەرچی بە خەیاڵتایە وڵی تورکمانی بەقۆت نییە من بەس شتێکی لەم کۆپلەیەکی بەسەوەنی کۆپلە بە مایکەکە بە قوربانی بڵۆ ئەی ئافرین ئەی دەدەم دەدەم گیان دادەم تەسبیح و مەرجەن دادەم دەدەم دەدەم ڕوحم دەدەم عمرم دەدەم گیان دادەم تەسبیح و مەرجەن دادەم دەدەم دەدەم گیان دادەم تەسبیح و مەرجەن دادەم ئەوە پێشکەشە بە ڕادۆی گەڕیان و بەو کاکجەزای خۆشەویستیش باشە من دەدەقەم ماوە بەرنامەکەم وایە کاک ڕێباس کاک عامر بە حەفلەی زەواج ناسراوە هەڵبەتە دەدەقەی ڕێ کاک عامر بەس گۆرانی دەوڵیمان بۆڵێ بە دوای کا تەحویلێکە وایە گۆرانی شار هەمووی تەحویل کە بە قوربە حەچی و پێ هەر هەمووی هەڵەرە سەر مێزەکە ئەو مۆسیقا سووریانەی کاگڕێبازەڵە زۆرم حەز لێ لە ئەوڵاکە با یەک پەیوەندیمان هەیە وەریگریم و ئێستا ئێمە فلیقاندنی بەرنامەکە باوکی خۆشەویستان جارێکی سپاس بۆ ئاوی سلێمانی سپاس بۆ ئایکی و سپاس بۆ فازلین زۆر سپاس بۆ هەموو لایە داوای لێبوردنەکەی نەگەروش کێ کاکە ئاریانی پەیجەکەی مامۆستا عامر لە خانەقینەوە زۆر سپاس ئەوە خۆمە کاکە ئاریان ڕادیۆکە کەسکە یا لایفەکە ڕۆ چۆن وای سەرکەوتن وەخت قەناعەتتان دەخوازم قوربانە بە مامە ئاریان گیان مامە ئاریان چاوت ماچەکەین سەرکەوتن بۆ قەناعەتتان دەخوازم قوربانە هیوادارم سەرکەوتوو بن بۆ ڕێز و احترامە بۆ برا و هاوڕێی خۆشەویستم عامر چاوشین برای گەورەی سڵاو ڕێزم بۆ تێ کاکە ئاریانی خۆشەویست داواکارم لێ گۆرانیەوە بڵێ چی بکەم لە دڵ تۆی خۆشەویە ئەو گۆرانیوان بۆ پێشکەشتا مەمنونیە بێن هەر مەجالی تیا بێ بەسەر چاوی ئینشەڵڵا حەیاتم کاکە دەستان خۆش بێ قوربانە بم کاکە ئاریان دەستخۆشیش بۆ جەنابە کە ئەدمینی مامۆستا عامری
سپاس دەکەین چاوت ماچەکەین کاکاریان. سپاس بۆ کاکە ئاریانی گوڵ و دڵ. خۆشەویستان ئەمەوێت جارێکی تر و سەد جاری تر سپاسی برای بەڕێزم کاکە ڕێبازی دیجەی بکەم کە ئەمڕۆ بەبێ ئەمەنە نوقسانی هەموو شتەکان سپاس بۆ خواڕۆی نازانم هی ئەوەیە ستایلەکەی کاک عامر بەدڵە و ئەمڕۆ بتخوا ئەدە باش ڕێباز جلی بەدڵ نەبێت لە خۆی شکالە لە بەرنامەکەی دروستەکە کاکە تۆ قچیە کابراوە لە بەرەکە ڕێز و خۆشەویستیم بۆ برای ئەزیز و خۆشەویست مەهات چۆن کرایەوە داگرساوە بەخوای گەورە لە خۆشی تۆ بۆ جینا خۆ من چەند بەرنامێ تااقەتم نییە بەزیتر کە تۆوتە بێ تااقەتم وتم ئیلا چاک دەکەمەوە برای ئەزیز و خۆشەویستم کاک بورهان دەسوچاوی خۆش بێ کە هەموو کامێرە و لایفی فەیسبوک و تیکتۆک و ئەنیسای کردوتەوە و بۆ تەلەڤیزۆنەکەش خۆشەویستان ئەم شەو کاژمێر نۆ ئەم بەرنامە تایبەتەی کاک عامر و کاک ئارام لە ئێجدی گەڕیاندا ئەبەزێت چاوەڕوانمان بن سبەینەش 12 دووبارە بێتەوە و 6 ئێوارەش بە هەمان شێوە دووبارە بێتەوە ئەم بەرنامەیە تایبەت بوو ئیشەڵڵا ئەم بەرنامەیە ئێمەوە کارێکەکەین لە تەلەڤیزۆنە بەدایمی ئەرزی ڕێزم بۆتان قوربانە بم خۆشەویستیم هەیە بۆ کاک ئالان ڕفیق بۆ کاک ئامانچ بۆ کاک میرشاد بۆ کاک جەزای ساز بۆ هەرچی کاک و دادە و دار و بەرتەیە زۆر زۆر سپاستانەکەم ئەو میوانت بیست ئەو پیاوە بەڕێزە کاک عیماد تۆ ئەزیزی منی یاخوا بەقجا کاکیماد دەوتەی هاتووەەر پێیەکەنی من ناوەرم سەیریکە پێکەنی نیە چیە لێ یاخوا بەخێر بێ خاڵە عیمادجان تۆ برای ئێمە سپاس جارێکتر بۆ ئاوی سلێمانی بۆ ئەو سێ چوار کارتۆنە مەمنونتانم بەس بەخوا بۆم بار ناکرێت ناو سیارەکە یا قوڕی دنیا بەس ئێمە شەو گۆرانیە بەسەر گەڕەکانی سلێمانی پێشکەشەکەین بە هەموو شاری سلێمانی دواوتە و بۆ ڕادوێکە و تەلەڤیزۆنەکەی من و بۆ کەرکک و بۆ گەرمیانیەکان من سوپاسی جەناب دەکەم و جەماعەتی ستافیش بەڕاستی عەزیەتیان خوا لێرە من چاویان ماچەکەم و بەڕاستی بەرنامەیە خۆشتانەیە و جێ خۆتان کردوێتەوە لە ناو هەموو کەسێک سپاسانەکەین ئێمەش بە ئێوە جوانی بە تایبەتی من فەخر بە هەموو گەرمیانیەکانەوە کەم ڕێز و خۆشەویستیمەیە بۆ جەناب و هەچی گەرمیانەوە ڕێزمانەیە بۆ هەموو گەرمیان 100 جاری تر دەستخۆشی لە مامەسا ئارام گەرمیانی یەکەم من قەرزارتم بە هەموو شتێک لەبەرەوەی تۆ زۆر هاوکاریە دەسوچاوی خۆش بێ هەموو مۆسیقیەکان کاگورانوان بەس بە تایبەتی ئەم و وەلی و شادە و کاگونەر و هەموو ئەو برادرانەی تر کاکە یوبی گوڵ قوربانە بم کاک ئاری فەوزی هەر هەموو مۆسیقیەکان ئێمە چاویەک بە یەکتان ماجەکەم لەبەرەوەی بەخۆبەخشەوە ساڵێک و هەشمانگە لەگەڵ ناخەریکن ڕێز و خۆشەویستیمەیە ڕێزی جەلال گۆڵەی قبول بکەن ئەگەر بەرنامەی نهامان نەبوو هەتا یەکشەمەکەی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هیوادارم کەس نەخۆش نەبێ کەس تووشی ئیشەڵڵا هیچ ڕووداوێکی هاتوو چۆ و کێشە و مەشاکیل و شۆرتی کارەبا و لافا و خۆیان بارانی بەڕەحمەتمان بۆ بنێری بەس لافاویتیانە بێ ئیشەڵڵا ئیجا لافاویتیانە بێ خۆ بەحر زۆر نابێ باوکم خۆڵایت خۆ نازان کوردستانێکی ئارام خۆشەویستی جەلال گۆڵەی قبول بکەن داوای لێبوردنەکەم ئەگەر وشەیەکی خراپم وتبێ بە ناوی بەڕێوەبەری گشتی ئێژدی گەڕیانیشەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە سپاس بۆ ئەم کارمەندە جوانانە کە باگراوندی جەلال گۆڵەیان گۆڕی و چاکیان کرد تا یەکشەمەکە ئالێرایە مەفلیقاندنی بەرنامەکەم و خوا حافیزتان بێ بابە گوڵەکەی سلەیمانی دانیشتووی توی مەلیکە مەدحی جوانی ناکرێ خۆ بە هەزار شعریکە ناوی خاتووە ڤینە ناسناوەتی مەلیکە عالەمی شەیدا کردوە کە دەڕوا و لەنجە دەکە وا ئادی قفڵ کردوە ئەڤین لە فەیسبووکە و ئادی قفڵ کردوە ئەڤین لە فەیسبووکە شاجوانی سەهۆڵەکە بە سەیەندە نازمەکە سیماخان تۆ شازادەی خات و جوانێکە تاکە حەلت نییە لە جوانی هێندە لێوت سوورمەکە حەلت نییە لە جوانی
هێندە بێوت سوورمەکە هەزار فرێندی هەیە سیما لە ناو تیکتۆکە هەزار فرێندی هەیە سیما لە ناو تیکتۆکە ئەی چاوڕەشی سەرچنارە ئەو تاقانەی ناو شارە چاوڕەشی سەرچنارە ئەو تاقانەی ناو شارە هەموو سلێمانی گەڕام نەمدی جوانێ وەک سارە هەیە و گۆرانی من دەڵێ لە سناپا ناودارە بەلێوە بچکۆلانەی ماچی هەڵدام جارە بەو لێوە بچکۆلانەی ماچی هەڵدام جارە ئەی قشخاوەکەی ڕزگاری جوانتری لە کەناری قشخاوەکەی ڕزگاری جوانتری لە کەناری لە جوانیدا بێ حەلی لە تیکتۆکە زۆرداری شێوە دنیا لە تیکتۆک بەڵام تۆ بۆ غەمباری قزی تازە مێشکردووە و بە چاوی دەکایاری قژی تازە مێشکردووە و بە چاوی دەکایاری بۆ زمان بەسەر لێ دەدا بەخۆی و لەنجەولاری بۆ زمان بەسەر لێ دەدا بەخۆی و لەنجەولاری وەگەڕوو باروکان یاون فرمێسکی چاوەکانم وەگەڕوو باروکان یاون فرمێسکی چاوەکانم هەر دڵێم بگەڕێوە من بەبێ تۆ ناتوانم بەبێ باڵی جوانی تۆ هەمیشە پرێشانم وەرزی باعیس هاتەوە منیش هەر چاوەڕوانم هەی بەڵام تۆ نەهاتی دەی چاتێ ببێ میوانم بەڵام تۆ هەر نەهاتی ساتێ ببێ میوانم ئەمەنیش باشت بۆ دڵێم بە شەرەف و ویژنانم بۆ کاک جەلال گۆڵەی بۆ کاک جەلال گۆڵەی دۆستی باس و بەگیانم لێیدە بە باشی لێیدە و لێیدە ئابرای گیانم آفرین بخو هلا گرمیانی هەی وەک جگارە لە دەستت بمکێشە و بمسوتێنە وەک جگارە لە دەستت بمکێشە و بمسوتێنە بەڵام ئازیز نامەوێی بڵێ وازم لێ بێنە چونکە خۆشەویستی تۆ وا تێکەڵی نەوخێنە ئەو دڵت ماڵی منە هەمیشە خەمڕەبێنە هەی ئەگەر تۆ دڵت پاکە منیش دڵم خاوێنە
ئەگەر تۆ دڵت پاکە منیش دڵم خاوێنە ئەگەر تۆ خاوەن وەفای دڵم خاوەن بەڵێنە ئەگەر تۆ خاوەن وەفای دڵم خاوەن بەڵێنە هاي ناترسم لو كساني مردي ميداني شرن ناترسم لو كساني مردي ميداني شرن رقم لو كساني يا قرقل بيستي مرن لم يجوان بيستوى برخيني رسر دبرن لم يجوان بيستوى برخيني رسر دبرن يروكو جنقلا فرفر لماري سرن ئای کەرامەت لایەن دێ کەس دەیفرۆشن نایکڕن کەسانی بێغیرەتیش دایمە دەستیان بەسەرن گەردێنە بەرامبەرم پیاو چاک و مات و کڕن ئەگەر دوور دەکەومەوە وەکو سەگ پێم دەوەڕن دەزانن ناگەن بە من مەگەر باڵ لێدەن بفڕن دەزانن ناگەن بە من مەگەر باڵ لێدەن بفڕن دەرگای دڵکراوەیە بێ پاسەوان و حرەس دەرگای دڵکراوەیە بێ پاسەوان و حرەس یەکسەر وەرە ژوورەوە بێتە قەی دەرگا و جەڕەس تامردن میوانی بی مەحاڵە لێی بیدوەڕەس تامردن میوانی بی مەحاڵە لێی بیدوەڕەس هیچم لە خودا ناوێ بەس تۆم لابی توگیان بەس ئاستەمە لە بیرت کەم بە قسەی نامەرد و تەرەس ئاستەمە لە بیرت کەم بە قسەی نامەرد و تەرەس تۆش نەکەی باوانەکەم دەستم بەر بدەی لە دەست مناوژین و ئاو خەمتم هەتاکو ئاخر نەفەس مناوژین و ئاو خەمتم هەتاکو ئاخر نەفەس کارم بە قەدەر نییە لێ دوور نابم بانقەس هەواڵم بوا دووتیان یارت بەشوو دراوە هەواڵم بوا دووتیان یارت بەشوو دراوە هەستام چوومە لای ماڵیان تازە شتەکە ڕووی داوە سەیرەکەم یاری جوانم تارەی لەسەر کراوە سەیرەکەم یاری جوانم تارەی لەسەر کراوە وتم گیانە چی بووە دەڵێ منت بیر نەماوە وتی ببوورە چاوشین باوکم بە شومی داوە وتی ببوورە عامر باوکم بە شومی داوە من و تۆ بۆ یەک نابین چارە نووسمان نووسراوە کاک جەلالی گۆڵەی بژی ئەو شێرە پیاوە کاک جەلالی گۆڵەی بژی ئەو شێرە پیاوە ئەمنیش باشی بۆ دەڵێم تا قەڵبەندم ماوە بۆ قەناتی گەڕیانە ئەو بەندەم واداناوە بۆ قەناتی گەڕیانە ئەو بەندەم واداناوە لەگەڵ ستافەکانی هەر هەمووی مەرد و پیاوە